بسم الله الرحمن الرحیم. ناوی کتێب بە کوردی خاتون مەلاژن ئافرەتێکی هەڵکەوتوو هاوسەرێکی ناوازە. نووسینی عەلی باپیر. بڵاوکردنەوەی نووسینگەی تەفسیر بۆ بڵاوکردنەوە و ڕاگەیاندن هەولێر. نەخشە سازی ناوەوە جومعە سدیق کاکە. خەت نەوزاد کۆی. بەرگ ئەمین مخلص. نۆرە و ساڵی چاپ یەکەم 1433 کۆچی بەرامبەر بە 2012 زاینی. تیراژ 1000 دانە. خوێندنەوەی ڕەسوول وەرتی. کارە دەنجیەکان ڕێبین کازم بندیان. بسم الله الرحمن الرحیم. خۆی پەروەردگار لە سوورەتی نیسا ئاەتی 1 دەفەرموێ: يا أيها الناس اتقوا ربكم الذي خلقكم من نفس واحدة وخلق منها زوجها وبث منهما رجالا كثيرا ونساء واتقوا الله الذي تساءلون به والأرحام إن الله كان عليكم رقيبا. واتا بناوی خوای بەبەزەیی و بەخشندا. ئەی خەڵچینە، پارێز لەو پەروەردگارەتان بکەن کە لە یەک نەفس وەدیهێناون و هاوسەرەکەیشی هەر لە خۆی وەدیهێناوە و پیاوان و ئافرەتانێکی زۆری لێبەرهەم هێناون و بڵاو کردوونەتەوە و پارێز لەو خوایە بکەن کە داواکاری پێ لە یەکدی دەکەن و پارێز لە پەیوەندیەکانی خزمایەتی بکەن کە بیان پچڕێنن. بێگومان خوا بەسەرتانەوە چاودێرە. پێشکەش بێ خێر و پاداشتی ئەم نامیلکەیە پێشکەش بێ بە ڕوحی هاوسەری دڵسۆز و خۆشەویست و هەرگیز لە یاد نەچووم خاتون مەلاژن ڕوخسار خان. پێشەچی الحمد لله والصلاة والسلام على رسول الله وآله وصحبه ومن والاه. خوێنەری بەڕێز، یەکێک لە گرنگترین و سەرەکیترین هۆکارەکانی بەختەوەری مرۆڤ لە ژیانی دنیادا بریتیە لە هاوسەری باش، چونکە خوای کاربەجێ مرۆڤی وا دروست کردووە کە بۆ نێر و مێ دابەش بێ و هەر کام لە نێر و مێشی وا لێ کردووە کە بۆ یەکدی تامەزرۆبن و بەرەو لای یەکدی بچێشترێن تاکو سەرنجام ژیانی هاوسەری پێک بێن و هەم بەهۆی یەکدیەوە ئۆغژن و سوکناییان بۆ بێت و هەم وەچەی بەشەریش بەردەوام بێ و هەم هەر کام لە ژن و مێردیش بۆ یەکدی ببنە هاوکار و دەستبارگر و مایەی پاچی و تێرکردنی غەریزەی جنسی وەک خوای تاک و پاک فەرموویەتی: ومن آياته أن خلق لكم من أنفسكم أزواجا لتسكنوا إليها وجعل بينكم مودة ورحمة إن في ذلك لآيات لقوم يتفكرون. روم آياتي 21. واتە وە لە نیشانەکانی پەروەردگاریەتی خوا ئەوەیە کە لە خۆتان هاوسەرانێکی بۆ وەدی هێناون تاکو بەهۆیانەوە ئۆخژن و سوکناییتان بۆ بێ و خۆشەویستی و بەزەیی خستۆتە نێوانتانەوە. بێگومان لەوەدا بەڵگە و نیشانە هەن بۆ کەسانێک بیر بکەنەوە. ئەنجا خەسڵەتێکی بەرز و پەسەندە کە هەر کام لە ژن و مێرد پێکەوە ڕاست و ساغ و دڵسۆز و وەفادار بن. هەرگیز خێر و چاکەی یەکدی لەبیر نەکەن، چ لە کاتی ژیاندا و چ پاش مردنیش، چونکە وەک پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرموویەتی وەفاداری و خێر و چاکە لەبیر بوون لە ئیمانەوەیە. بالە و بارەوە سەرنجی ئەم فەرمایشتە بدەین کە دایکمان عایشە خوا لێی ڕازی بێ گوتوویەتی: پیرەژنێک هاتە لای پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمووی: ئێوە چۆنن؟ حاڵتان چۆنە؟ پاش ئێمە چۆن بوون؟ گوتی: باشین ئەی پێغەمبەری خوا، باب و دایکم بەفیدات بن. ئەنجا کاتێک ڕۆی گوتم عائیشە، گوتی: ئەی پێغەمبەری خوا، هێندە بە گەرمی چاک و چۆنی لەگەڵ ئەم پیرەژنە دەکەی؟ فەرمووی: ئەی عائیشە، ئەمە لە ڕۆژگاری خەدیجەدا هامۆشۆی دەکردین. بێگومان وەفاداری و چاکە لە بیربوونیش لە ئیمانەوەیە. شایانی باسیشە کە ڕوخسارخانی هاوسرم خوا لەی خۆش بێ یەکێک بوو لەو ژنانەی کە فەرمایشتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە دەفەرموێ
ژیانی دنیا ڕابواردنێکی کەم و زۆر تێپەڕی و باشترین شتیشی ژنی باشە، بە چاکترین شێوە بەسەریدا دەچەسپێ و بەڕاستی هاوکار و دەستبارگر و کار ئاسانکار و مشورخۆرێکی گرنگم بوو لە ژیانی کورتی هاوسەریماندا. هەر بۆیەش هەر دوای کۆچی دوایی کردنی لە ساڵی 1996دا بڕیارمدا بوو شتێکی لەبارەوە بنووسم و ئەوە بوو کە لە ساڵی 2001 بۆ 2002 کتێبی ئافرەت و خێزان لە سایەی شەریعەتدام دەست پێ کرد و دام نابوو کە بەشی نۆیەمی تەرخان بکەم بۆ یادکردنەوەی ئەو هاوسەرە دڵسۆز و خۆشەویستم. بەڵام ئەو کاتە تەنیا فریایی 4 بەشی ئەو کتێبە کەوتم و پاشان بەسەردا تووشی موشک بارانکردنی بارەگاکانمان لەلایەن ئەمریکاوە شەهید و برینداربوونی دەوری 100 کەس لە پێشمەرگە فیداکارەکانمان و ئینجا جیرانمان لەلایەن ئەمریکاوە بووین و پرۆژەی تەواوکردنی ئەو کتێبە و نووسینی بەشەکانی 5 و 6 و 7 و 8 و 9 وەستێنرا و لە نێویشیاندا ئەو بەشەی کە تایبەتم کردبوو بە هاوسەرمەوە. هەتا ئەم ساڵ دەرفەتێکم بۆ ڕەخسا و بەشەکانی دیکەی کتێبەکەم نووسی و لە نێویشیاندا بەشی نۆیەم، بەڵام بە پەسەندم زانی کە بەشی نۆیەمی وێڕای هەبوونی لە بەرجی دووەمی کتێبی ئافرەت و خێزاندا وەک نامیلکەیەکی سربەخۆش چاپ و بڵاو بکرێتەوە. هیواداریشم ئەم نامیلکەیە مای سوود و بەهرە وەرگرتنی خوێنەران و بەرچاو ڕوونبوونەوە و پەندوەرگرتنیان بێ بەگشتی و بەتایبەتی خوشکانی بەڕێزمان، چونکە من پێم وایە خاتون مەلاژن شایستەی ئەوەی هەیە بکرێتە سەرمەشق و جێی سەرنج و تەماشایان. بۆیەش ئەگەر بە کورتیش بێ هەوڵم داوە ڕەوشت و ئاکار و هەڵوێست و هەڵس و کەوتە جوان و پەسەندەکانی لە 30 خاڵدا تۆمار بکەم کە ژمارەی ساڵەکانی تەمەنی کورت و پڕخێر و بەرەکەتیەتی خوا بە کەڕەمی بێسنووری خۆی هەموو لایەکمان بەختەوەری دنیا و سەرفرازی ڕۆژی دوایی بکات و سەرنجامی هەموو لایەکمان خێر بکات. بۆ خاتون مەلاژنە ڕوخساریش ڕەحمەت و بەخشش و چاکەی زیاتر و زیاتر لە خوای بەرز و میهرەبان دەخوازم و هیوام وایە ئێستا ڕوحی شاد و خۆشحاڵ بێت لە بەهەشتی ڕازاوە و نەبراوەی خوددا لە خزمەت پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم و هاوسەرە بە ڕێزەکانی دایکانی بڕواداراندا خوا لێیان ڕازی بێ و ڕازیشیان بکات. خوێنەری بەڕێز، ئەم نامیلکەیە تەرخانم کردووە بۆ باسکردنی بەشێک لە ڕەوشت و ئاکارە پەسەندەکان و هەڵوێست و هەڵس و کەوتە موسڵمانانە و شێرە ژنانەکانی هاوسەری یەکەم و کۆچکردوم لە ساڵی 1996دا ڕوخسار ئیبراهیم ماماغا کە من هەر بە نازناوی خاتون مەلاژن بانگم دەکرد و لە تەمەنی 30 ساڵیدا کۆچی دوایی کرد. خوا لەی خۆش بێ. مەبەستیشم لە نووسینی ئەوەی کە لەم نامیلکەیەدا دەینووسم دوو ئامانجی سەرەکیە. یەکەم وەفاداری بۆ ئەو هاوسەرە دڵسۆز و خۆشەویستم کە لە قۆناغێکی زۆر سەخت و دژواری ژیانمدا 1984 زاینی بەرامبەر بە 1996 زاینی ڕۆڵێکی گەورە و گرنگی جێڕا و هاوکار و دەستبارگر و دڵسۆز و مشورخۆر و کار ئاسانکارێکی باشم بوو. خوا پاداشتی هەرە باشی بداتەوە و پلە و پایی بەرز و بەرزتر بکاتەوە. هەڵبەتە لەم هەڵوێستەشمدا پێغەمبەری پێشەوە سەرمەشق و پێشڕەومە کە وەک لە ژیان و سیرەتدا هاتووە پاش مردنی خەدیجەی هاوسەری زۆر جار یادی کردووە و باسی چاکەکانی کردووە و مەدحی کردووە. بەڕادەیەک کە عائیشە خوا لێی ڕازی بێ بەرامبەر بەو لە هەموو هاوسەرەکانی دیکەی پێغەمبەر صلی الله علیه وسلم زیاتر هەستی بە هەوێداری کردووە. وەک لەم دەقەی سونەتدا دەبیندرێ کە دایە عائیشە دەفەرمێ ئەوەندەی بەرامبەر بە خەدیجە غیرە هەستی هەوێداریم هەبووە بەرامبەر بە هیچ کام لە ژنەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەو غیرەیەم نەبووە. هەرچەندە نەشم دیوە بەڵام پێغەمبەر صلی الله علیه وسلم زۆری باز دەکرد و جاری وابوو مەڕێکی سەر دەبڕی پاشان بەش بەشی دەکرد ئینجا بۆ دەستە خوشکەکانی خەدیجەی دەنارد و جاری وابوو پێم دەگوت دەڵێ هیچ ژن لە دنیادا نەبوونە بێجگە لە خەدیجە. ئەویش دەیفەرموو ئاوا و ئاوا بوو مەدحی دەکرد و سیفەتەکانی باز دەکردن و منداڵیشم لێی هەبوون. دووهەم بەهرە و سوود وەرگرتنی دایکان و خوشکان و کچانی بەڕێز و خۆشەویستمان لە ڕەوشت و ئاکار و هەڵوێست و هەڵس و کەوتە بەرز و پەسەندەکانی خاتون مەلاژن. وەک پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لەو بارەوە فەرموویەتی چاکەکانی مردووەکانتان باز بکەن و باسی خراپەکانیان مەکەن. هەڵبەتە حکمەتی پەسەندی باسکردنی چاکە و خێری مردوانیش
هەر ئەوەیە کە زیندوان پەندیان لێوەربگرن و بیان کەنە سەر مەشقی خۆیان. دیارە من لە دوو تەوەرەدا باسی ڕەوشت و ئاکار و هەڵوێست و هەڵسوکەوتە جوان و پەسەندەکانی خاتون مەلاژنی ڕەحمەتی دەکەم. تەوەری یەکەم ڕەوشت و ئاکارە پەسەندەکانی خاتون مەلاژن. تەوەری دووەم هەڵوێست و هەڵسوکەوتە جوانەکانی خاتون مەلاژن. تەوەری یەکەم ڕەوشت و ئاکارە پەسەندەکانی خاتون مەلاژن. لاپەڕا 19. ڕوخسار ئیبراهیم ماماغا نەک تەنیا بە شایەدی خۆم کە بێگومان ژن و مێرد لە هەموو کەس لێک نزیکترن و بەیەک ئاشناترن، بەڵکو بە شایەدی هەموو ئەوانەی کە لە نزیکەوە ناسیویانە و ئاشنای بوون بە حکمی دراوسەیەتی و تێکەڵی ڕەوشت و ئاکار و خەسڵەتی بەرز و پەسەندی زۆری هەبوون کە من لێرەدا ئاماژە بە گرنگترینیان دەکەم بەپێی ئاشنایەتیم و بە ئەندازەی ئەوە کە لە بیرم ماون و کات و دەرفەتیش بوارم دەدات. دیارە لە نێوان ڕەوشت و ئاکار و هەڵوێست و هەڵسوکەوتەکانیشیدا پێگەیشتن و تێک هەڵکێشی هەیە، بۆیە جۆرێک لە دووبارە بوونەوەش ڕوودەدات، بەڵام هەر چۆن بێ بە پێویستم زانی کە لە دوو تەوەرەدا بیان نووسم. یەکەم دینداری و تاعەت. خەسڵەتێکی دیاری ئەو ژنە هەڵکەوتووە بریتی بوو لە دینداری و تاعەت و بۆ خوا سوڵحان کە بێگومان ئەم خەسڵەتەش لە هەر مرۆڤێکدا بناغە و چاوجی سەرجەم ڕەوشت و ئاکارە بەرز و پەسەندەکان و هەڵسوکەوت و هەڵوێستە جوانەکانیەتی. دیارە هەر بۆیەش پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بۆ هەر کام لە پیا و ژن کە دەیانەوێ هاوسەرگیری بکەن ڕێنمایی ئەوە بووە کە لەو کەسەدا کە دەیانەوێ هاوسەرگیری لەگەڵ بکەن بیکەنە هاوبەشی ژیانیان چاو بۆ دینداری بجێڕن، وەک بە پیاوی فەرمووە: تنكح المرأة الأربع لمالها ولحسبها ولجمالها ولدينها فاظفر بذات الدين تربت يداك. رواه البخاري. واتە ئافرەت بۆ چوار شتان مارە دەکرێ: بۆ ماڵ و سامانی و بۆ بنەماڵە و ڕەچەڵەکی و بۆ جوانیەکەی و بۆ دینداریەکەی. دەجا تۆ بۆ دینداریەکە بخەفتێ ئەگەر ناهەژار بکەوی. هەروەها بە کەس و کاری ئافرەتیشی فەرمووە: إذا جاءكم من ترضون دينه وخلقه فزوجوه إلا تفعلوا تكون فتنة في الأرض وفساد عريض. رواه الترمذي. وقال حديث الصحيح. واتە هەر کات کەسێک بۆ داواکردنی هاوسەرگیری هاتەلاتان کە دینداری و ڕەوشتیان پێ پەسەند بوو ژنی پێ بدەن، ئەگەر نا ئاژاوە و خراپەیەکی فراوان زەویدا دەگرێ. دیارە دینداری و پارێزکاری و تاعەتیش بەر لەوەی پەیوەندی بە ڕەواڵەتەوە هەبێ پەیوەستە بەناخی مرۆڤەوە و ئەوەندەی منیش شارەزای ئەو هاوسەرم بووم. دینداری و خواپەرستیەکی ڕاست و ساغ بوو، هەرچەندە زۆر جاران لەبەر ئیش و کاری ماڵ و بەخێوکردنی مناڵ و خزمەتی میێوان تەنیا فریای فەرزەکان دەکەوت، بەڵام ئەوەندەی دەرفەتی هەبوایە درێخی نەدەکرد و حەزی لە دینداری و تاعەت بووم. 2. هەوڵدان بۆ وەرگرتنی زانستی شەرعی. ئەمەی ژێکی دیکە بوو لە ڕەوشت و خەسڵەتە پەسەندەکانی و بەردەوام ئەوەندەی بواری بوایە چ لە لای خۆم چ لە لای مامۆستایانی دیکە هەوڵی شارەزابوونی زیاتری دەدا، بە تایبەت لەبارەی قورئان و سوننەتەوە. دیارە دینداری و دنیاداریش بەبێ شارەزایی و بەرچاوڕوونی نەک هەر سەر و بەرناگرن، بگرە خاوەنەکەیان لە سەریشان قەرزدار دەبێتەوە. وەک شاعیر گوتوویەتی: هەر کەسێک بەبێ زانیاری کار بکات کردەوەکانی ڕەتکراون و وەرناگیرێن. 3. سۆز و بەزەیی. ئەو خاتونە خوای بە بەزەیی ڕەحمی پێ بکات یەکجار بە سۆز و بە بەزەیی بوو، نەک تەنیا بەرامبەر بە مناڵ و خزم و نزیکەکانی، بگرە بەرامبەر بە خەڵکی نەناسیاویش، وەک لە هەڵوێستەکانی نمونەی لەسەر دەهێنمەوە. ئاشکراشە کە ڕەحم و بەزەیی مای ڕەحم پێکردنی خوایە، وەک پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرموویەتی: الراحمون يرحمهم الرحمن ارحموا من في الأرض يرحمكم من في السماء. واتە خاوەن بەزەییەکان خوای بە بەزەیی پێیان دادێ ڕەحم بە خەڵکی سەرزەوی بکەن، ئەوەی لەسەرەوەیە خوا عەزەوەجەل ڕەحمتان پێدەکات. 4. بەخشندەیی و سەخاوەت. خەسڵەتێکی دیکەی زەق و زۆر دیاری مەلاژنی ڕەحمەتی بریتی بوو لە بەخشندەیی و سەخاوەت کە تەنانەت ئامادە بوو پارو لە زاری خۆی بگرێتەوە بۆ بابای ئاتاج و برسی. دوایش لە باسی هەڵوێست و هەڵسوکەوتەکانی دانمونە لەسەر بەخشندەی و سەخاوەتی دێنمەوە. 5. دنیا بەکەم گرتن و قەناعەت.
خاتون مەلاژن هەتا بڵێ ژنێکی دنیا بەکەمگر و بە قەناعەت بوو پێم وایە ئەوەی بیری لێ نەدەکردەوە زێڕ و پارە و خان و بەرە بوو بەدەگمەن دێتەوە بیرم لەسەر ئەو شتانە گلەی و بێزاری دەربڕی بێ هەرچەندە ئەو کاتە ژیان و گوزەرانی خەڵک و دەور و بەرمان بەگشتی هی ئێمەش زۆر سەخت و دژوار بوو کە دوایی لە تەوەری دووەمدا نمونەی لەسەردەهێنمەوە. شەشەم وریایی و زیرەکی و واقع بینی. خوای بەخشەر توانایەکی باشی عەقڵی بەو ژنە هەڵکەوتووە بەخشی بوو. من زۆر جار ڕاوێژم پێدەکرد و سوودم لە بیر و ڕاو سەرنجەکانی وەردەگرت بە تایبەت لە بوارە کۆمەڵایەتیەکاندا کە بە زۆریش بەلای نەرمونیانی و چاکەکاری و لێبوردن و چاپۆشیدا دەشکایەوە وەگەلێک جار ڕەخنە و تێبینی گرنگی لەسەر بوارەکانی سیاسی و حیزبایەتی و پێشمەرگایەتی دەخستە ڕوو وەک دوایی نمونەی لەبارەوە دێنمەوە. حوتەم خۆڕاگری و پش و درێژی. دیارە ماوەی هاوسەریەتیمان کە دەکەوێتە نێوان ساڵانی 1984 تا 1996 و 13 ساڵ شتێک کەمترە خۆناغێکی زۆر سەخت و دژواری ژیانمان بوو لە هەموو ڕوویەکەوە هەر بۆ نمونە هەر شەش مناڵەکەمان ئەوانەی کە لەو ڕەحمەتیان کە بەپێی ڕێزبەندی تەمەنیان بەسۆس پیرۆز محەممەد عەبدوڕەحمان فاتیمە شادین هەر یەکەیان لە شوێنێک لەدایک بوون. یەکەم بەسۆس لە گوندی سەرسیان لە ساڵی 1984دا، دوو پیرۆز لە گوندی گڵووی ماخۆبزنان لە ساڵی 1986دا، سێ محەممەد لە گوندی بۆسکێن کە خۆم و خێزانم لە حاڵەتی خۆپەنهانکردن ئیختیفاءدا بووین لە ساڵی 1970دا. لە ساڵی 1970دا چوار عەبدوڕەحمان لە شاری سەردەشت لە ساڵی 1989دا، پێنجەم فاتیمە لە گوندی خدراوەی نێوان سەردەشت و خانێ لە ساڵی 1991دا، شەش شادی لە شاری ڕانیا لە ساڵی 1994دا. بەڵام لە هەموو ئەو قۆناغ و هەل و مەرجە سەخت و دژوارە پڕ هەورازون شێ و کەند و لەندەدا بەدەگمەن بیرەوەریەکی ناخۆشم لەو خاتونە خۆڕاگر و بە قەناعەتە دێتەوە یاد و هەمیشەش نەک هەر خۆڕاگر بگرە هاوکار و دەستبارگر و کار ئاسانکاریشم بووە. هەشتم دەمپاچی و بازنەکردنی ئەم و ئەو خەسڵەتێکی دیکەی پەسەندی ئەو شێرە ژنە ئەوە بوو کە مەگەر بەدەگمەن وشەیەکی ناشیرنی بەزاردا هاتبایە و زۆر خۆی لە زەم و غەیبەتی خەڵک دەپارازد مەگەر مەسەلەیەکی پێویست ناچاری کردبێ باسی کەسێکم بۆ بکات وەک چارەسەری کێشەیەکی خێزانی و هەمیشە حەزی لە قسەی خێر و چاکە و چارەسەری گرفت و کێشەی خەڵکی بوو. شایانی باسیشە کە خەڵکی بەگشتی زۆر جیرۆدەی غەیبەت و زەم و زەمکاری دەبن بە تایبەت ژنان ئینجا زۆر کەسێش کە پێی گوترا بە خراپە باسی ئەم و ئەو مەکە گوناهە دەڵێن ئاخر ئەو فڵانە کەسە ئەو شتەی تێدایە کە من باسی دەکەم وا دەزانن کە ئەگەر ئەو سیفات و هەڵسوکەوتە خراپەی تێدا بوو کە باز دەکرێت بە غەیبەت داناندرێت بەڵام لە ڕاستی داوانیە. وەک لەم فەرمایشتەدا دیارە کە پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمووی دەزانن غەیبەت پاژملە باسی خەڵککردن چییە؟ گوتیان خوا و پێغەمبەرەکەی زاناترن. فەرمووی باسکردنی برایەکەتە بە شێوەیەک کە پێی ناخۆش بێت. گوترا ئەدی دەبینی ئەوەی باسی دەکەم لە برایەکەمدا هەیە. فەرمووی ئەگەر ئەو شتەی تێیدا بێت ئەوە غەیبەتت کردووە، ئەگەر نامادەم ئەو شتەی تێدا نەبێت ئەوە بوختانت پێ کردووە. نۆیەم خۆ بەکەم گری. خەسڵەتێکی دیکەی خاتون مەلاژن ئەوە بوو کە زۆر خاچی و خۆ بەکەمگر و بێفیز و دەمار بوو و زۆر حەزی بە خزمەتکردن و تێکەڵی خەڵکی هەژار و نەدار و لێ قەوما و بێدەراتان دەکرد وەک دوایی نمونەی لەسەر دێنمەوە. دێم عیززەتمەندی. هەروەها ئەو شێرە ژنە وێڕای خۆ بەکەمگری و خاچی بوونی زۆریش نەفس بەرز و بە عیززەت بوو. دنیا و ئەهلی دنیای لە پێناو پاراستنی دین و سومعە و کەرامەتدا پێ پوشکەیەک بوو و هەرگیز جارێک لە جاران نەبووە کە شتێکم هەر بۆ پێشنیاریش بکات چ جای داوام لێ بکات کە بۆنی ئەوەی لێبێت کە لە پێناوی نەک خۆشکردنی ژیان و گوزەرانمان بەڵکو تەنانەت سوککردنی باری قورسیشماندا کە لە کار و چاڵاکی ئیسلامیمان کەم بکەینەوە یان نەرم کێشیەک بکەین بەڵکو بە پێچەوانەوە هەمیشە هاندەرم بوو بۆ بەردەوامی و ڕاوەستاوی. 11 دڵسۆزی. ئاکارێکی دیکەی جوان و پەسەندی ئەو مەلاژنە ڕەحمەتیە ئەوە بوو کە زۆر دڵسۆز بوو چ بۆ خەڵک و
دۆست و خزم و بەگشتی و چ بۆ بەندە لە ژیانی هاوسەریەتیماندا بەتایبەت و بە مانای وشە بەخەم ماڵ و مناڵ و سومعە و کەسایەتیمەوە بوو و هەوڵی دەدا بە هەموو توانای هیچ کەلێن و کەم و کوڕیەک نەبێ. دیارە پێغەمبەری خوا صلی الله عەلەیه وسەلەم دڵسۆزی نەسیحە بە بەشێکی گەورە و گرنگی دینداری داناوە و فەرموویەتی الدین النەسیحە ڕەواه موسلم، واتە دینداری دڵسۆزیە. 12 ئازایەتی سیفەتێکی دیکەی هاوسەری ڕەحمەتیم بریتی بوو لە ئازایەتی و بوێری کە دیارە ئەویش لە زۆر هەڵوێستیدا خۆی دەنوان، وەک دوایی لە هەڵوێست و هەڵس و کەوتەکانیدا باز دەکەم. 13 مشورخۆری، مەبەستم لە مشورخۆری بە پلەی یەکەم مشورخۆریەتی لە چوارچێوەی ماڵ و خێزاندا کە لەو بارەوە بە شێوەیەک بوو من هیچ ئەرک و بارگرانیەکی ئەو تۆم بۆ بەڕێوە بردننی ماڵ و خێزان و میێوان و کڕینی کەلوپەل و مەسرەفیشیان لەسەرشان نەبوو تا ڕادەیەکی زۆر دەستی بەتاڵ کردبووم بۆ ئیش و کارەکانم. 14 سیلەی ڕەحم گەیاندن، ئەمیش یەکی دیکە بوو لە خەسڵەتەکانی و لە بواری خزمەتیدا زۆر بەڕەحم و سۆز و گورج و گۆڵ بوو، هەمیشە حەزی دەکرد خزم و دۆست و نزیکەکانی بەسەر بکاتەوە و ئاگای لێیان بێ. ئەنجا بێگومان گەیاندنی پەیوەندی خزمەتیش خەسڵەتێکی گرنگی مرۆڤی مسلمانە، وەک پێغەمبەری خوا صلی الله عەلەیه وسەلەم لەو بارەوە فەرموویەتی خزمەتی بە عەرش هەڵواسراوە، دەڵێ هەر کەس بمگەیەنێ خوا بیگەیەنێ بە بەزەی خۆی و هەر کەس بمپچڕێنێ خوا بیپچڕێنێ لە بەزەی خۆی. 15 وەفاداری، خەسڵەتێکی دیکەی بەرجەستەی ئەو خاتونە بریتی بوو لە وەفاداری و هەمیشە چاکەی خەڵکی لەبەرچاو بوو، باسی دەکرد هەروەها بەرامبەر بە ماڵ و خێزانی شەهیدان و کەسانێک کە ناسیاویەتی و تێکەڵی لەگەڵیان هەبوو بە گوێرەی بۆلوان ئاگای لێیان بوو، سەری لێدەدان و هاوخەمی لەگەڵ پیشان دەدان. ئەنجا لە ڕاستیدا ڕەوشت و ئاکارە پەسوند و جوانەکانی خاتون مەلاژن زۆر بوون، بەڵام ئەو 15 خەسڵەتەم لە نێویاندا گوڵبژێر کرد کە بناغە و سەرچاوی سەرجەم ڕەوشت و ئاکارە بەرز و جوانەکانی دیکەن. تەوەری دووەم هەڵوێست و هەڵس و کەوتە جوانەکانی خاتون مەلاژن. لە ڕاستیدا هەڵوێست و هەڵس و کەوتی مرۆڤ و خۆڕەوشت و ئاکاری هەتا ڕادەیەکی زۆر لە یەک نزیک و تێکەڵچێشن، بەڵام هەڵوێست و هەڵس و کەوت زیاتر حاڵەتی کردەی و پراکتیزەی ڕەوشت و ئاکار و بەهایەکان بەخۆوە دەگرن. جا ئێمە وەک چۆن هەندێک لە ڕەوشت و ئاکارە جوان و پەسندەکانی خاتون مەلاژن گوڵبژێر کرد، هەندێک لە هەڵوێست و هەڵس و کەوتە دڵگیر و بەرزەکانیشی بەنمونە باز دەکەین. دیارە بەس ئەوانەی کە خۆم لێیان ئاگادار بووم و شایەدیان بووم، نەک ئەوانەی کە لە خەڵکی دیکەم بیستون و بۆم جێڕاونەوە کە زۆر زۆرن. یەکەم دووریم لە ماڵ و پرتە و بۆڵا نەکردن و ڕووگرژ نەکردنی. لە ماوەی ئەو 13 ساڵی تەمەنم لەگەڵ مەلاژنی ڕەحمەتیدا گەشت و سەفەر و گەڕانی زۆر و جۆرا و جۆرم هەبوون و جاری وابووە بە 3-4 مانگ لە ماڵ دوور بووم، چ بۆ کاری بانگەواز و ڕێنماییکردنی خەڵک و چ بۆ کاری حزبی و پێشمەرگایەتی و چ بۆ گەشت و سەفەری سیاسی، بەڵام نایەتەوە یادم تەنیا جارێکیش نێوچەوانی گرش کردبێت لەسەر دوورکەوتنەوەم لە ماڵ و حاڵ، بە تایبەت خۆپەنهانکردنی ساڵی 1970 سەفەری حەجی ساڵی 1991 و گەشتی دوور و درێژم بۆ تورکیا و سووریا و ئوردن و لوبنان و سوودان و یەمەن لە ساڵی 1996دا کە هەر کامیان خۆپەنهانکردن و حەج و گەشت یەکی دووری 3 مانگ یان زیاتریشیان پێچوو. دیارە ئەوەش لە حاڵێکدا کە بە زۆری حاڵەتی نەداری و نەگوزەریمان هەبووە و هیچ کام لە پێداویستەکانی ژیان و گوزەرانمان وەک پێویست نەبووە، بەڵام بێگومان ئیمان کانگایەکی وزەی لە بن نەهاتوویە و قەناعەتیش خەزێنەیەکی نەبراوەیە. 2 میێوانداری کردنی خەڵکی زۆر بەڕووی خۆش و زمانی شیرین وێڕای نەداری. هەڵوێستێکی دیکەی پڕشنگداری ئەو شێرە ژنەم ئەوە بووە کە لەگەڵ وەک پێویست نەبوونی باری دارایی و کەل و پەل و پێداویستەکانی خزمەتکردنی ماڵ و میێوان هەمیشە بەسەر و ڕووی خۆش و گفت و لوتفی شیرین پێشوازی گەرمی لە میێوانەکانم دەکرد، تەنانەت ئەگەر بۆ خۆشم لە ماڵ نەبوومایە چونکە مۆڵەتی منی پێبوو. دیارە منیش بە حکمی پەیوەندی کۆمەڵایەتی و فیکری و سیاسیە جۆرە و جۆرەکان و هەندێک جاریش بە حکمی هەڵکەوتی جوگرافی ئەو شوێنەی ماڵمانی لێبوو، هەمیشە میێوانم زۆر بوون و
هەیان بووە بە مانگ و زیاتریش ماوەتەوە. ئەنجا سەرباری هەموویشی خاتون مەلاژن وێڕای سەخیبوونی و بەخشندەیی عادەتیشی وابوو زۆر خۆی بە میێوانەوە سەغڵەت دەکرد و هەوڵی دەدا هەرچی پێی دەکرێ ئامادەی بکات بۆیان دابنێ کە من زۆر جار لەو بارەوە گلەیم لێ دەکرد و دەمگوت زیاد لە پێویست خۆت ماندوو مەکە و تەکلیف دەکەی، بەڵام ئەو بەو شێوەیە نەبووایە مرتەح نەدەبوو. هەرگیز لەبیرم ناچێ ساڵێکیان ماڵمان لەسەر دەشت بوو، لە خانوویەکی خراپۆکەدا بووین بەکرێ، هەندێک مامۆستامان میێوان بوون، لە سنەوە هاتبوون، هاوینێکی گەرمیش بوو، خێزانم لەسەر یەک تەباغی نەوتی گچکە کە هەر ئەوەمان هەبوو، وەک عادەتی خۆی نان و چێشتێکی باشی ساز کردبوو، دووسێ جۆرە شلە و برنجی لێ نابوو. دوایی پاژنان خواردن یەکێک لە مامۆستایەکان چوو سوپاس و دەستخۆشی لە هاوسەرم بکات کە مەتبەخ و تەباغەکەی بینی بەسەر سوڕمانێکەوە گوتی ئایا ئەو هەموو خواردن و چێشتت لەم مەتبەخەدا و بەم تەباغە ساز کردووە؟ سێم، خزمەتی خەڵک کردن بە قالب سوچی و چاوەڕێکردنی پاداشتی خوا. هەڵوێستێکی دیکەی ئەو شێرە ژنە ئەوە بوو کە لە ناخی دڵیەوە هاوکاری و خزمەتکردنی خەڵکی پێخۆش بوو، بە تایبەت خەڵکی لێ قەوما و بێدەرەتان. ئەنجا زۆر بە شەوق و دڵگەرمی و قالب سوچیشەوە بەو کار و خزمەتە هەڵدەستا و حەستم دەکرد وەک تاعەتێک بۆ خوا ئەنجامی دەدا و ئومێدی پاداشتی خوا و دواڕۆژی پێی هەبوو. دیارە جاری واش هەبوو ئەوەی کە بۆ خزمەتی خەڵک پێی هەڵدەستا لەگەڵ ئەرکەکانی بەرامبەر بە من و مناڵەکانی تێک دەگیرا و لەو بارەوە گلەیم لێ دەکرد. ئەویش بە ئارامی عوزری بۆ دەهێنامەوە و لەی حاڵی دەبووم کە تەنیا مەبەستی پاداشت و ڕەزامەندی خوای بەخشندەیە، وەک خوای بەرز و مەزن لەسەر زمانی ئەو جۆرە کەسانە کە بەبێ هیچ ئامانج و مەبەستێکی دنیای خزمەتی خەڵکی دەکەن. فەرموویەتی لە سوورەتی نیسا ئایەتی 9: وَلْيَخْشَ الَّذِينَ لَوْ تَرَكُوا مِنْ خَلْفِهِمْ ذُرِّيَّةً ضِعَافًا خَافُوا عَلَيْهِمْ فَلْيَتَّقُوا اللَّهَ وَلْيَقُولُوا قَوْلًا سَدِيدًا. واتە وەلەگەڵ خۆشەویستیشیاندا بۆ خواردن لەبەر پێویستی خۆیان دەیبەخشن بە نەدار و هەتی و دیل، لەبەر خۆیانەوە و لە دڵی خۆیاندا دەڵێن بێگومان بەس لە بەرووی خوا بە ڕەزامەندی خوا یان دیداری ڕووی خوا ئەو خواردنتان دەدەینێ و هیچ پاداشت و سوپاسکردنێکتان لێداوا ناکەین، واتە لێتان چاوەڕوان ناکەین. ئەنجا لەبارەی گرنگی و کاری و سەخاوەت و بەخشندەیی و پێگەی بەرزی لە ئیسلامدا با سەرنجی ئەم فەرموودەیە بدەین. جوبرائیل فەرموویەتی خوای زاڵ و پایە بەرز فەرموویەتی ئەم ئاینە واتە ئیسلام بۆ خۆمم پەسند کردووە و بەس سەخاوەت و ڕەوش جوانی لێدەوەشێتەوە، دەجا هەتا لەسەر ئەم ئاینەن و لەگەڵیدا هاوڵن بەهۆی خۆڕازاندنەوە بەو دوو خەسڵەتە ڕێزی بگرن. چوارەم، حاوەندنەوەی خەڵک و کەلوپەلی لەگەڵ باشکردنیان. ئەو 1-2 ساڵەی کە ماڵمان لە گوندی گڵۆ بوو کە لە ڕژێم قاچاغ بووم، کەسانێکی زۆر هامۆشۆیان دەکردین، بە تایبەت ڕۆژانی جومعە جاری وابوو 20 کەس میێوانمان دەبوون، هەروەها هەندێک کەس کە لە ڕژێم قاچاغ بوون دەهاتنە لامان و هەیان بوو بە مانگ زیاتر لە لامان دەحەوایەوە. ئەنجا یەکێک لەوانە کە خۆم و خێزان و مناڵەکانی ماوەیەک لە ماڵمان بوون، ماڵی مامۆستا مەلا محەممەدی مەلا ساڵحی شارە زووری بوو، خوا لەی خۆش بێ، کە ئەو کاتە لە ڕژێم قاچاغ بوو. دیارە ماوەیەک پێکەوە بووین، لە یادم نەماوە مانجێک زیاتر بوو یان کەمتر. پاشان وا بە باش زانرا بگوازنەوە بۆ گوندێکی دیکەی نزیک خۆمان. جا لە کاتی گواستنەوەیاندا هەرچەندە کەلوپەلی خۆشمان هەرکەم بوو، بەڵام هاوسەری ڕەحمەتیم کەلوپەلەکانی لەگەڵ بەشکردن و لە قەدەر حاڵ لە هەر شتێک مامۆستای شارە زووریش کە پیاوێکی قسەخۆش بوو لەو کاتەدا کە کەلوپەلەکانیان لە وڵاخ بۆ بار دەکردن بە پێکەنینەوە ڕووی لە من کرد و گوتی دەزانی ئێستا چێم دێتەوە بیر؟ گوتم کەی؟ گوتی ئەو کاتێک کە تازە داچی بەهەشتم هێنا بوو لەگەڵ ماڵی بابم لە یەک جیا دەبووینەوە کە کەلوپەلەکانیان لەگەڵ بەش کردین. پێنجەم، خۆڕاگری و نەشتلەژان لە کاتی بیستنی هەواڵی پەلاماری ڕژێم و چەکدارەکانیدا. هەڵوێستێکی دیکەی ئەو ئافرەتە هەڵکەوتووە کە ئازایەتی و چاوقەیمی تێدا بەرجەستە بوو. ئەوە بوو کە ئێمە ئەو کاتەی ماڵمان لە گوندی گڵوو بوو هەمیشە گوێ قوڵاق بووین کەی ڕژێم و چەکدارەکانی پەلاماری گوندەکەمان دەدەن،
بۆ دەستگیرکردنم چونکە وێڕای قاچاغبوونم لەو ناوچەیەش جم و جۆڵ و گەشتم هەبوو بۆ گوندەکانی ئەو دەڤەرە و هەندێک جار بۆ ڕانیە و سەنگەسەر و بەستەستێن و تۆسووران. ئەنجا ئەوە بوو شەوێکیان کە وێڕای مامۆستا مەلا محەممەدی شارەزووری ڕەحمەتی کە ئەو کاتە لە ڕژێم قاچاغ بوو کە من بۆ شوێنە ونی ناوم لێ نابوو. سۆفی محەممەد چونکە ئەو کاتە ڕیشێکی ماش و برنجی جوانی هەبوو و ئەو کاتە مەگەر یەکێک سۆفی بووایە ئەگەر ناڕیش دەگمەن بوو تەنانەت لە نێو مامۆستایانیشدا نەک هەر خەڵکی دیکە بەڵێ جگە لەو کاک مخلیس یونسیش کە ئەویش هەر لە ڕژێم قاچاغ بوو لە ماڵمان بوو کە ئەویشم ناو نابوو کاک خدر چونکە گوتم ناوی مخلیس لەم دەڤەرە نامۆیە ئیدی کتوپڕ هەواڵێکیان هێنا کە بەپەلە خۆتان دەرباز بکەن ڕژێم و چەکدارەکانی بەڕێوەن بۆ گوندی گڵوو. لەو کاتەدا خاتون مەلاژن دووسێت فەنگی ئەمانەت کە لە ماڵماندانرابوون دەست و برد دەری هێنا و سەر و تفەنگی دایە دەست هەر کام لە مامۆستا مەلا محەممەد و کاک مخلیس منیش تفەنجی خۆم پێبوو. گوتی ئێوە زوو بڕۆن دەربچن خەمی ئێمەتان نەبێ. شایانی باسیشە کە خەڵکی گڵوو بەگشتی بە پیا و ئافرەتەوە هێندەمان لەگەڵ باش بوون هەستمان بە غەریبی نەدەکرد و ڕێزێکی زۆریان لە هاوسەریشم دەگرت و هەر بەداک مەلاژن بانجان دەکرد. بۆیە بۆ مەسەلەی خۆپەنهانکردن ئیختیفای هاوسەرم هیچ گرفتێکمان نەبوو، هەموو ماڵەکان خۆیی بوون. شەشەم، تەحەممولکردنی نەداری و ژیانی سەخت و سادە و بێزار و هەراسان نەبوون. هەر لە سەرەتای ماڵ پێکەوەنانمانەوە لە مانگی یەکی ساڵی 1984دا ماڵ و ژیان و گوزەرانێکی سادەمان دەست پێ کرد و هەر ئەوەشمان بۆ دەگونجا هەم لە بەرکەم توانایی مادی و هەم لە بەرگوازە گوازی ماڵ و کوردەواری گوتەنی هەمیشە ماڵ لەسەر پشتی وەڵاغ بوون. ئاشکراشە کە کابانی ماڵ بە تایبەت ئەگەر میێوانی زۆر بن حەز دەکات پێویستیشی پێیەتی ئەو کەلوپەلانەی هەبێ کە ئیش و کارەکانی ماڵ پێویستیان پێیانە، بەڵام ئێمە لەبەر ئەو هۆکارانەی ئاماژەم پێدان ئەوەمان بۆ نەدەگونجا. بۆیە مەلاژن زۆر جاران ناچار دەبوو بۆ پێداویستەکانی ماڵ بچێتە ماڵی دراوسێکان و کەلوپەلیان لێوەربگرێ کە دیارە ئەوەشی زۆر لەسەر دڵ قوڕز بوو چونکە خاتون مەلاژن هەم لە لای بابیەوە و هەم لە لای دایکیەوە خانەدان و هەبوو بوون. بابی ئیبراهیم ماماغا برای حوسێن ماماغا بوو کە ڕیشسپی هۆزی میرزا ڕۆستەمی بوو، خوا لەیان خۆش بێت. دایکیشی مەحسومە غەفوورخان لێوژەیی کچی غەفوورخانی لێوژەیی بوو کە پیاوێکی ناوداری عەشیرەتی ئاکۆ بووە و کاتی خۆی لەگەڵ کەسانی وەک شێخ مەحموودی حەفید و بابەکر ئاغای گردەسپیان و هەباسی مەحموود ئاغای چۆم خرکە پەیوەندی و سەرۆکاری هەبووە، خوا لە هەمویان خۆش بێ. بەڵام هەموو ئەو شتانەی دڵسۆزانە تەحەممول دەکردن و هەر بەسەر خۆیشی نەدەهێنا. یەکێک لەو شتانش کە هەرگیز لە بیرم ناچێتەوە لەو بوارەدا ئەوەیە کە ئەو کاتەی ماڵمان لە گوندی سەرسیانی بەری مەرگە بوو کە بەهۆی حاجیاغای سەرسیانەوە خوا لەی خۆش بێ لەوێ حەوا بوومەوە و بە دڵخۆشی بە برای بەڕێزم مامۆستا مەلا سەید عەبدوڕەحمانی لۆتەریەوە کە مەلای دەیەکە بوو دەوری 2 ساڵ لەوێ گیرسابووینەوە. ڕۆژێکیان نیوەڕۆ بوو چێشتی ساوارمان هەبوو، بەڵام بەبێ شلە و زەڵاتە و هەر شتێشی دیکە منیش لەبەر خۆمەوە گوتم بەخوا خۆش بوو ئەم ساوارە دۆیەک ماستاوێکی لەگەڵ بووایە. دیارە ماستیشمان نەبوو و ئەگەر ئاگادار بام ڕازیش نەدەبووم خێزانم داوای ئەو جۆرەشتانە لە ماڵە دراوسێکان بکات. بۆیە بێ ئەوەی من پێ بزانم خێزانم دیار نەما و دوایی تۆزێک خۆی غافڵاند و هاتەوە پەرداغێک ماستاوی پێبوو. منیش تووڕە بووم و گوتم نایخۆمەوە هەتا نەزانم چۆنت پەیدا کرد. گوتی بەخوا چوومە فڵانە ماڵە دراوسێ و گوتم یەک کەوچکە ماستم بدەنێ شیری پێهێوێن دەکەم و ئیدی کردمە ئەم پەرداغە ماستاوە. دیارە پێم ناخۆش بوو بەڵام لە بەردڵیوی قبوڵم کرد کە پێکەوە بەدەم ساوەر خواردنەوە بیخۆینەوە. هەفتەم، فرۆشتنی بەشێک لە زێڕی مارەیەکەی بۆ دەعوەتکردنی پێشمەرگەکانی بارەگای هێزی حەمزە لە قەڵاتۆکانی بناری قەندیل. ئەو ماوەی کە بارەگای هێزی حەمزە کە من فەرماندەی بووم لە گوندی قەڵاتۆکانی بناری قەندیل بوو و ژمارەیەکیشمان ماڵ و خێزانیشمان لەوێ بوو کە لە نێویاندا بەندە و شەهید مەلا شەریف و مامۆستا حەسەن بابەکر و کاک مەلا محەممەدی هەنارۆچێ بووین. جاری وا هەبوو 4 مانگ تێدەپەڕین گۆشتمان نەدەخوارد. ئینجا جارێکیان
کە ماوەیەک بوو خۆمان و پێشمەرگەکان گۆشتمان نەخواردبوو، دیارە لەبەر نەبوونی و کەم دەستی و زۆر تامەزرۆی بووین. خاتون مەلاژن بەشێکی زێڕەکەی فرۆشت و پارەکەی بەمریشک و بەو جۆرە دەعوەتێکی باشی پێشمەرگەکانی کرد. هەشتم، ئێشک گرتنی لە ئافرەتان لە ئەشکەوتدا لە گرمەی شەڕی قەڵاتۆکان و تۆپبارانی ڕژێمدا. لە گرمەی شەڕی قەڵاتۆکاندا کە لەسەر گردی ڕمکان ڕوویدا و خۆم سەرپەرشتی شەڕەکەم دەکرد، ژن و مناڵەکانمان ناردنە دەرەوەی گوند و بارەگا بۆ ئەشکەوتێک. دیارە من یەکێک لە برایەکانی پێشمەرگەم لەگەڵدانان کە کاک مەلا هێواشی شاعیر بوو، چونکە ژمارەمان زۆر کەم بوو و پێم گوت تۆ هیچ مەکە، بەس ئاگاداری ژن و مناڵەکان بە و ئێشکەیان لێ بگرە. و پێشم گوت پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە جەنگی ئەحزابدا حەسانی بن ثابتی شاعیری لەلای ژن و مناڵەکانی نێو قەڵایەکە دانابوو، با ئێمەش ئەو سونەتە زیندوو بکەینەوە. ئینجا کاک مەلا هێواش دەڵێ لەبەر ئەوەی شەرمم دەکرد لە نێو ئەشکەوتەکەدا بخەوم تاکو ئافرەتەکان ئیسراحەتیان لێ تێک نەچێ. من لە دەرەوەی ئەشکەوتەکە دەخەوتم، هەرچەندە تۆپبارانیش هەبوو، بەڵام کوژران و برینداربوونەکەم پێ سەهلتر بوو لەوەی لە نێویاندا بم. ئەنجا کاتێک کە خەوم لێ کەوتبوو، داک مەلاژن تفەنگەکەی لە بن سەردەر هێنابووم. منیش کە هەستم کرد فەنگەکەم لە بن سەردەر هێنراوە مشەوەش بووم، بەڵام کە تەماشام کرد بەدەست داک مەلاژنەوەیە گوتم ئەوە بۆچی تفەنگەکەم لە لای تۆیە؟ ئەویش گوتی تۆ خەوت لێ کەوتبوو. منیش گوتم نەوەک پەلامارمان بدەن با تفەنگەکەم بەدەستەوە بێ، خۆ ناکرێ بێ پاسەوان بین، ئەگەر لێمان نزیک بکەونەوە دەیان تۆپێنم. نۆیەم، شۆردنی جل و بەرجی پێشمەرگە نەخۆشەکان. ئەو کاتێک کە لە گوندی خدراوێ بووین لە ساڵی 1990 تا 1991دا هەندێک لە پێشمەرگەی نەخۆشمان هەبوون، نەیان دەتوانی جل و بەرجی خۆیان پشۆن. خاتون مەلاژن باسک و قۆڵی لێ هەڵدە ماڵی و بۆی دەشۆردن، هەرچەندە ئەو کاتە جگە لە شادی هەموو مناڵەکانی دیکەمان هەبوون و هەمووشیان سلکە و بچووک و پیرۆزکە بوون و گەورەکەیان بە سۆز بوو کە تەمەنی 4-5 ساڵە بوو. دیارە جاروبار گلەیشم لێ دەکرد لەو بارەوە، چونکە زۆر ماندوو دەبوو. دەشم گوت با پێشمەرگەکان فێری تەمبەڵی و خزمەتکران نەبن و خۆیان خزمەتی خۆیان بکەن و جاری واش هەبوو لەسەر حسابی خزمەتی من و مناڵەکانی بوو. بەڵام لە سۆنگەی ئەوەوە کە دەمزانی بەدڵێکی پڕبەزەیانە و بەنیەتی تاعەتەوە ئەو کارە دەکات، هەر دەرفەتم دەدا و لێم لە دڵ نەدەگرت. دێم، زیرەکی و دووربینی نواندنی لە کاتی ڕوودا و پێشهاتەکاندا. هەرچەندە ئافرەتان بەگشتی هەست و سۆز و بەزەیان بەهێزترە لە عەقڵ و هۆشیان، ئەویش حیکمەتەکەی دیارە وەک پێشتر باسمان کردووە کە بریتیە لەوەی ئەرچی فیتری و سەرەکی ئافرەت خوازیاری هەست و سۆز و بەزەیەکی بەهێزە. بەڵام خاتون مەلاژن لە زۆر هەڵوێستیدا نەک هەر عەقڵ و هۆشێکی بەهێزی هەبوو، بەڵکو لە دووربینی و زیرەکی و پێشبینی کردنی ڕووداوەکاندا پێش زۆر لە پیاوان دەکەوتەوە و لەو بارەشەوە نمونە زۆرن. بەڵام بەیەکێکیان واز دێنم، ئەو کاتێک کە ڕژێم دەستی بەجم و جۆڵ کرد بەرەو ناوچەی سنووریەکانی نێوان عێراق و ئێران، ئێمەش لە بناری قەندیل بووین و چەند قۆڵە شەڕێکمان لەگەڵ سوپا و چەکدارە بەکرێ گیراوەکانی ڕژێمدا بوو. ڕۆژێکیان لەگەڵ چەند برایەک دانیشت بووین و باسی ئایندەی خۆمان لە ناوچەکەدا و چۆنیەتی جەنگ و ڕوبەڕووبوونەوەمان دەکرد. هاوسەرم پێشنیاری کرد کە پێویستە دووربینی زیاتر بکەین و پێشکەوتنە نێو شەڕەوە و لەبەر ئەوەی ناوچەکە ببێتە بەرەی جەبهەی شەڕ و شەڕگا خێزانەکان دوور بخەینەوە تاکو دوایی دەستمان نەگیرێ. بەڵام پێشنیارەکەی وەرنەگیرا و دوایی بەو هۆیەوە شپرزەی ڕووی تێکردین. لە یادمە یەکێک لە برا نزیکەکان لەو بارەوە گلەی لە خێزانم دەکرد کە باسی دووربینی احتیاتی دەکرد و گوتی داگ مەلاژن ئێمە هەر بەردێک باوین دەبێتە گول لە تۆپ. خێزانیشم بە شوێنەیەکەوە لەبەر خۆیەوە گوتی خوا بکات وابێ، بەڵام پێم وایە ئەمانە قسەی عاتفین. 11 هێنانە دەری ماڵێکی ئاوارە لە کلاوەیەک و خانوو بۆ گرتنیان. پاش کۆچی دوایی هاوسەرم ڕۆژێکیان پیاوێکی ڕیشسپی کە نەم دەناسی هاتە ماڵمان کە ئەو کاتە لە شاری مەریوان بووین. هات دانیشت و دەستی کرد بە گریانێکی بەکۆڵ و پاش سەرخۆشیکردنی و چاک و چۆنی لێم پرسی زەحمەت نەبێ خۆتم پێ بناسێنە ناتناسم. ئەویش گوتی من حاجی فلان کەسم و خەڵکی چەمچەماڵم. لێم پرسی ئەدی چۆنەوە بە کۆڵ دەگری؟ ئیدی ئاوا دەستی بە جێڕانەوەی بەسەرهاتی ناسینی خێزانمی کرد و گوتی
ئێوارەیەکی ساردی زستان بوو، خۆم و خێزان و مناڵەکان لە کەلاوەیەکی قەراق شاردا لەسەرمان هەڵدەلەرزین، چونکە لەبەر نەداری خانوومان بۆ بەکرێ نەگیرا بوو، تەنیا نایلۆنێکمان بەسەر کەلاوەکە دادا بوو کە بە باران تەڕ نەبین. ئێمە لەو حاڵەتەدا بووین، خێزانت بەلای کەلاوەکەماندا ڕابردوو کە ئێمەی ئاوا بینی، گوتی ئەیە ڕۆ ئەوە لێرە چی دەکەن؟ لێرە لەسەرمان ڕق دەبنەوە، بەخوا نابێ ئەم شەو لێرە بن و دەبێ بێنە لای ئێمە. ئێمەش هەرچەندە شەرممان دەکرد، بەڵام وازی نەهێنا هەتا لەگەڵی چوین. ئەنجا کە چوین خۆی پێناساندین و گوتی من خێزانی فلانە کەسم و ئەمە ماڵی ئەوە. ئیدی هەر بەو شەوە گەرماوی بۆ داخستین و هەمومان کە چڵکن بووین، خۆمان شۆرد و جلو بەرجی هەمومانی شۆرد و پاشان بۆ بەیانیش یەک دوو پیاوی بانکردن و حاڵی ئێمەی بۆ باس کردن و داوای لێکردن کە خانوومان بۆ بگرن و خانوویان بۆ گرتین و لەو کەلاوەیە دەرباز بووین. جا ئایا نەحەقمە بە کۆڵ بۆی بگریم؟ 12 پیرەژنێکی سوالکەر کە دەهاتمە ئەم ماڵە، نەمدەزانی کە سوالکەرم، وام دەزانی خانمێکی گەورەم. چەند ڕۆژێک پاشکۆچی دوایی خێزانم پیرەژنێک هاتە ماڵمان، نەمدەناسی و زۆر بەپەرۆش بوو بۆ خێزانم. ئەنجا کە لێم پرسی تۆ چی؟ گوتی بەخوا ڕۆڵە پیرەژنێکی بێکەسم و بە سوال و سەدەقە دەژیم، بەڵام بەخوا هەر جارێک هاتبمە ئەم ماڵە ئەو ئافرەتە هێندەی ڕێز لێگرتووم، وام نەزانیوە سوالکەر و داماوم، بەڵکو وام زانیوە خانم و خاتونم. پاشان گوتی خوایە من کە بۆ مردن باشم نامرێنی و ئەو ژنە چاکە دەمرێنی. منیش گوتم پورێ گیان ئەو قسانم مەکە و ناشکری مەکە، خوا بە هەموو شێوەیەک بەندەکانی تاقی دەکاتەوە و کاری خوا هەمووی بەجێیە، با ئێمەش سەرمان لە هەمووی دەرنەچێ. ئەنجا با لە کۆتایی هەڵوێست و هەڵس و کەوتە جوانەکانی خاتون مەلاژندا باسی 3 هەڵوێستی گرنگی تایبەت بەخۆم بکەم. 13 هەڵوێستی لە کاتی هاوسەرگیریم لەگەڵ هاوسەری دووەمم شوکریە خاندا. دیارە مەگەر بەدەگمەن ئەگەرنا هیچ ژنێک ڕازی نییە ژنی بەسەر بێ و خاتون مەلاژنیش هەروا بوو، بەڵام کەزانی هەر دەمەوێ ژنێکی دیکە بێنم، مۆڵەتی لێوەرگرتم بچێ بیبینێ. کە بینیشی و هاتەوە هیچ قسەیەکی خراپی نەکرد و گوتی ناتوانم ڕێی شتێکت لێ بگرم کە خوا و پێغەمبەر ڕێیان داوە. پاشان لە ڕۆژی بوو گواستنەوەشدا ئافرەتەکان لە بەروی کشومات بوون کەچی ئەو گوتی ئەوە چییە؟ هیچ کەس تللی بۆ بووچێ نەکات. ئیدی وەک عادەتی ژنان تللی کرد و نوقڵ سوکلێتیشی بەسەر بووچێدا هەڵدەدا. 14 لەگەڵمدا هێدی و مند بوو، نایەتەوە یادم مەسەلەیەکم بە توندی ڕەفز کردبێ، لام و جیمی تێدا کردبێ و درەنگ تووڕە دەبوو، زوش ئاشت دەبوویەوە. خاتوو مەلاژن لەگەڵ من و خەڵکیشدا بەگشتی ئارام و هێمن و ماندوو بوو و هەرگیز لەسەر شتێک نەدەچوو کە زانی بای لەلای من پەسەند ناکرێ و لام و جیمی و سەرە خەری لەگەڵدا نەدەکردم. هەروەها درەنگ تووڕە دەبوو، ئەگەر تووڕەش بوو بووایە هەر ماوەیەکی کەم بوو ئاش دەبووە. جا چ من دەست پێش خەری ئاشتبوونەوە بام کە هەر عادەتم وایە، چە ئەوە لە ماوەی ئەو 13 ساڵەی ژیانی هاوسەریەتیماندا پێم شک نایەت ئەو پەڕی لە سەعاتێک یان 2-3 سەعات زیاتر تووڕەبوونەکەی خەیان دەبێ. 15 ڕۆژێک یان دوان پێش کۆچی دوایی وەسیەتی بۆ کردم کە بەو پارەی هەیەتی حەجی بۆ بکەم و 2 مانگ ڕۆژوش قەرزدارە بۆی بگرمەوە. خێزانم 10 ڕۆژ لە تاران لە خستەخانە مایەوە و باجی مەلیحە خان خێزانی شەهید عەلی سوەیلی هاوڵی بوو. ڕۆژانش خۆم و کاک عەبدولواحیدی برام و کاک موسلیح هەمزەی کوڕە پوری سەردانمان دەکرد. ئەنجا ڕۆژێک یان 2 ڕۆژ پێش مردنی گوتی مامۆستا ئەم جارە دەمرم و چاک نابمەوە. منیش دڵم دایە و گوتم نەخێر، شیفا لە لای خوایە و خوا یار بێ چاک دەبی. گوتی نەخێر دڵنیام چاک نابمەوە. گوتم ئاخر چۆن و بەچی دڵنیا بووی؟ گوتی لە خەونمدا بە خزمەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم گەیشتم و لەگەڵم پێکەنی ئیدی وا حاڵی بووم کە دڵنیام بکاتەوە تاکو لە مردن نەترسم. دیارە هەرواش بوو. بەیانی ڕۆژی دێم هەواڵیان دامێکە لەو کاتەدا لە هوتێل خەوتبووم کە خاتوون مەلاژن کۆچی دوایی کردووە کە هەواڵەکەم بیست بە تایبەتیش کە بە شێوەیەکی کت و پڕ بیستم. دنیام لە پێشچاو تاریک بوو، لە ناخەوە هەژام. ئەنجا ئەو ڕۆژە کە باسی مردنی خۆی کرد گوتی ئەگەر مردم حەز دەکەم بەو بڕەپارەیەی هەمە حەزم بۆ بکەی. 2 مانجیش ڕۆژوو ڕەمەزان قەرزدارم، ئەگەر توانیت بۆم بگرەوە. منیش بە ماوەیەکی کورت پاش وەفاتی حەج و عومرەم بۆ کرد و 2 مانگ ڕۆژوەکەیشم بۆ گرتەوە. تێبینی
یەکەم هۆی کۆچی دوایی هاوسەرم حاڵەتێکی سووتانی نائەنقەست بوو کە وەک خۆی باسی کرد لە کاتی نەوت تێکردنی تەباغ و داگیرساندنیدا بێ ئەوەی ئاگادار بێ دامێنی کراسەکەی کە بەنەوت بوو ئاگری گرتبوو. دیارە منیش لە ماڵەوە بووم و ڕاکشا بووم و میێوانیشمان هەبوون. ئیدی هەستم پێکرد هاوسەرم خەریکی کوژاندنەوەی ئاگری کراسەکەیەتی بە پەلە ڕام کرد و ئاوم هێنا و بەدەستیش کراسەکەم لەبەر داڕنی و لە ئەنجامی ئەوەدا تۆزێک دەست و پەلیشم سووتان. دوایی کە پێم گوت بۆچی زووبانگت نەکردم، گوتی ئاگرەکە شتێکی وانە بوو، گوتم خۆم دەیکوژێنمەوە، بەڵام لەبەر ئەوەی کراسەکەم مادەی نایلۆنی زۆر بوو هەر زیاتر پەرەی گرت و بۆم نەکوژایەوە. شایانی باسیشە هاوسەرم لەو کاتەدا حەملیشی هەبوو، پێم وایە 3-4 مانگ بوو کە دیارە زوو حەملەکەیان بەهۆی عەمەلیاتەوە لێجیا کردەوە، بەڵام بە مردووی و پێم وایە ئەو عەمەلیاتەش لەو کاتەدا هۆکارێکی دیکەی وەفاتی بوو. کاک هیوا مەرگەیی بۆی جێڕامەوە و بیری هێنامەوە کە لە کاتێکدا خێزانیمان بردووە بۆ قاوشی عەمەلیات. پێی گوتم مامۆستا ئێوەش هەر لەو نزیکانە بن، نەوەک پێویستیم بە خوێن بێ. منیش گوتومە خەمت نەبێ، ئەوە خۆم لێرەم و کاک هیوا و چەند برایەکی پێشمەرگەش لێرن بۆ خوێندان. ئەویش گوتوویەتی بەخوا قبول ناکەم پێشمەرگەی ڕەش و ڕوت خوێنی خۆیانم بۆ بگرن، هەمویان هەژار و برسین. موژدەی خۆشی پاشمەرگ. ئێستاش دوای ئەوەی 15 ڕەوشت و خەسڵەتی بەرز و پەسند و 15 هەڵوێست و هەڵس و کەوتی جوان و ڕەندم لەبارەی خاتوم مەلاژ نەوە خستە ڕوو. واتە بە هەردووک تەوەرەکە 30 خەسڵەت و هەڵوێستم لەبارەوە ئەژمار کرد بە ئەندازەی ساڵەکانی تەمەنی. بە باشی دەزانم لە کۆتاییدا 3 خەون باز بکەم کە هەر کامیان موژدەیەکە و بەو ڕەحمەتیەوە بینراون. یەکەمیان خۆم بینیمە و دووەمیان شکوریەخانی خێزانم، سێمیشیان برایەکی دڵسۆز و جێی متمانە. هەڵبەتە خەونی باشیش وەک پێغەمبەری پێشەوامان محەممەد صلی الله عليه وسلم فەرموویەتی بەشێکە لە 46 بەشی پێغەمبەرایەتی و وەحی و تاکە دەواازەیەکە کە بەکراوەیی مابێتەوە ڕوە و جیهانی پەنهان و نادیار. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرموویەتی هیچ شتێک لە وەحی پێغەمبەرایەتی نەماوەتەوە جگە لە موژدەدەرەکان. گوتیان ئایا موژدەدەرەکان چین؟ فەرمووی خەونی باشە. دووەم وەڕوئیە المؤمنی جزء من 46 جزءا من النبوة رواه البخاري. واتە وەخەونی بڕوادار بەشێکە لە 46 بەشی پێغەمبەرایەتی. و هەروەها کە لە موسلیمدا هاتووە هەر کات یەکێکتان خەونێکی دیک کە پێی خۆش بوو ئەوە لە خوای بەرزەوەیە و باستایشی خوای لەسەر بکات و باسی بکات، و ئەگەر پێچەوانەی ئەوەی بینی لەوەی کە پێی ناخۆشە ئەوە لە شەیتانەوەیە با لە خراپەکەی پەنا بەخوا بگرێ و بۆ کەسیشی باس نەکات، بێگومان زیانی لێ نادات. ئەو فەرمایشتانەشم بۆیە وەک نمونە هێنانەوە چونکە کەسانێک کە شارەزاییان نییە گەلێک جار بە شێوەیەکی نەگونجا و باسی خەون دەکەن، هەرچەندە بێگومان لە بەرامبەر ئەو بەزایەدانەدا تێپەڕاندنیش هەیە و هەردووچیشیان هەڵەن و هەڵوێستی ڕاست لەبارەی خەونەوە ئەوەیە کە وەک دڵخۆشکەر و بەرچاوڕوونی و وریاکردنەوە سوودی لێ دەبیندرێ، بەڵام هیچ حکمێکی شەرعی لە بواری حەڵاڵ و حرام و ئەمر و نەهیدا لێوەرناگیرێ و جگە لە خەونێکیش کە بە پێغەمبەری خواوە صلی الله عليه وسلم دەبیندرێ کە ناگونجێ شەیتان دەستی تێدا هەبێ، هیچ خەونێکی دیکەش بە تەواوی متمانەی پێناکرێ. موژدەی یەکەم. لە ساڵی 1996دا دوای ئەوەی لە خوا پەرستیەکان مناسکی حەج و عومرە بوومەوە کە بۆ هاوسەری ڕەحمەتیم و لەسەر داوا وەسیەتی وی کردمن لەخوا سبحانه وتعالى پاڕامەوە کە لە خەوندا شتێکم پیشان بدات تاکو دڵنیابم کە ئایا ئەو حەج و عومرەیەی کردوومن و ئەو دوو مانگە ڕۆژوەی بۆیم گرتوون قبول بوونە پێی گەیشتون یان نا. ئیدی ئەوە بوو ڕێک شەوی دوای تەواوکردنی خواپەرستیەکانی حەج و عومرە لە خەوندا هاوسەر من بینی کە بەڕوویەکی زۆر خۆش و جوان و دەم بە زەردەخەنەوە بەرەو ڕووم هات و گوتی مامۆستا خوا پاداشتت بداتەوە، ئەوەی بۆت کردم و هەموویم پێگەیشت، ئەگەر دەشم زانی ئاوای زۆر باش دەبووم و هەرگیز دڵم ئازار نەدەدای. منیش پێم گوت بەڵام تۆ زۆر باش بووی لەگەڵم، گوتی ئاخر باشتر دەبووم. ئیدی بێدار بوومەوە و لە لای خۆمەوە دڵخۆش بووم کە ئینشاء الله خوا پەرستیەکانم بۆ خێزانم قبول کراون. موژدەی دووەم.
چەند ڕۆژێک پاش وەفاتی خێزانم شکوریە خان بەیانیەک لە خەو هەڵسا و بەدەم گریان و ترسان و لەرزینەوە گوتی مامۆستا زۆر دەترسم ئێستا خوشکە ڕوخسار خانم لە خەون دابینی منیش ئارامم کردەوە و گوتم چۆن بوو وەک خۆی بۆم بجێڕەوە ئیدی ئەویش ئاوا بۆی جێڕامەوە گوتی لە خەونمدا خوشکە ڕوخسار هاتبووە منیش گوتم ئەدی تۆ نەمردبووی گوتی با گوتم دەیت خوا بۆم باز بکە چیان لێ کردی گۆڕە و شاریان دای گوتی بەڵێ گوتم چۆن بوو گوتی تەنیا ئەوەندە بوو بە خۆیەوە کوشیمی و گوتی ئاوا بوو گوتم ئیدی بردیانی بۆ شوێ گوتی بۆ بەهەشت گوتم بەهەشت چۆنە گوتی زۆر زۆر خۆشە اینجا بەدەم ئەو قسە و گفت و گۆیەوە ئاخێکیشی هەڵکێشا کە نەمزانی مەبەستی چی بوو. موژدەی سێم لەو ماوەیەدا کە سەرگەرمی نووسینی 5 بەشەکانی بەرجی دووەمی ئەم کتێبە بووم و لەبیر لێکردنەوەی ئەوەدا بووم کە بتوانم لە سەفەری عومرەدا و پێش هاتنی مانگی موبارەکی ڕەمەزان هەردووک بەشی 8 و 9 بنووسم برایەکی دڵسۆز و جێی متمانم کە هیچ ئاگاداری بەش و بابەتەکانی ئەم کتێبە نەبوو هاتە لام و گوتی مامۆستا شەوی جومعەی ڕابردوو خەونێکم بە پێغەمبەری خواوە صلی الله علیه وسلم بینیوە پەیوەندی بە تۆشەوە هەیە منیش گوتم بۆم بجێڕەوە ئەویش خەونەکەی بەوردی بۆ جێڕامەوە پاشان داوام لێ کرد کە بە خەتی خۆی بۆم بنووسێتەوە ئیدی چۆنی جێڕایەوە ئاوا بۆی نووسیم کە ئەمە دەقەکەیەتی بسم الله الرحمن الرحیم شەوی هەینی 25 ڕەجەبی 1433 کۆچی بەرامبەر بە 15/6 2012 لە خەودا بینیم لە مزگەوتدا بووم کاتێک بینیمان پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هاتە ناو مزگەوت و چەند ئافرەتێکی لەگەڵدا بوون ئاوا هاتە خەیاڵم کە یەکێکیان خەدیجە بێ خوا لێ ڕازی بێ پاش سەلامکردن پرسیارم لە پێغەمبەری خوا کرد و گوتم یا ڕەسوول الله وا هاتە خەیاڵم کە ئەم ئافرەتەی ناوەڕاست خەدیجە بێ داچی ئیمانداران فەرمووی بڵێ هەروایە ئەمە هاوسەری یەکەممە ئەمەش ئیشارەتی کرد بۆ ئافرەتێکی تر هاوسەری یەکەمی مامۆستا عەلی باپیرە پاشان ئافرەتەکە واتە هاوسەری مامۆستا عەلی سەلامی کرد و گوتی کاک فڵان سەلامم هەیە بۆ مامۆستا عەلی و پێی بڵێ ئاگادارم زۆر لە مەلائیکەتەکان دوعای خێری بۆ دەکەن و سوپاسیشی دەکەم بۆ کتێبی ئافرەت و خێزان زۆر دڵم بە منداڵەکان خۆشە بە تایبەت محەممەد بەڵام بەردەوام پێویستی بە ئامۆژگاری مامۆستا عەلی باوکی هەیە پاشان پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی الدنيا متاع وخير متاع الدنيا المرأة الصالحة پاشان چووە سەر مینبەری ناو مزگەوتەکە و دەستی کرد بە وتاردان یەکێک لە قسەکانی فەرمووی قۆناغی وەیەم کوڕون لەسەر مامۆستا عەلی لە کۆتاییدایە و قۆناغی وەیەم کوڕ الله دێتە پێش بەڵام پێش ئەوەی وتارەکە تەواو بێ بە ئاگا هاتم لە خەوەکەدا وەسەلام عەلەیکم وەڕەحمەت الله وبەرەکاتوه دیارە من لەو برایەم پرسی کە هەرگیز هاوسەری کۆچ کردومی نەدیوە کە ئایا شێوە و دیمەنی چۆن بوو ئەویش وەک وێنەی خۆی وەسفی کرد گوتیشی هەرچەندە شەرمیشم دەکرد باش سەرنجی بدەم پێشم وایە ئەم سوپاسکردنەی لەسەر کتێبی ئافرەت و خێزان زیاتر پەیوەندی بەم بەشەوە هەیە کامە کۆتاییەکەیەتی وا دیارە ئەم یادکردنەوە و باسکردنەی منی پێخۆشە خوا لەی خۆش بێ و بە چاکترین شێوە پاداشتی بداتەوە و بەردەوام پلە و پای بەرز و بەرزتر بکاتەوە و لە ڕیزی پێغەمبەران و سدیقان و شەهیدان و ساڵحاندا جێگای بکاتەوە آمين سبحان ربك رب العزة عما يصفون وسلام على المرسلين والحمد لله رب العالمين شەشی ڕەمەزانی 1433 کۆچی بەرامبەر بە 25 تەمووزی ساڵی 2011 زاینی کتێبخانەی ڕۆشنایی دەنجی یەکەمین کتێبخانەی دەنجی ئاینی بە زمانی شیرینی کوردی کتێبخانەی دەنجی ئاینی بە زمانی شیرینی کوردی کتێبخانەی ڕۆشنایی دەنجی تیشکێک بۆ مێژوو سەرنجێک بۆ ئەمڕۆ ژیریەک بۆ داهاتوو کتێبخانەی ڕۆشنایی دەنجی ڕۆشناییەک لە پەڕاوە ڕاستیەکان بەرەو دڵە شەکەت و ماندووەکان ڕۆشنایی دەنجی زەنجێک بۆ بێداری خۆراکێک بۆ مێشک ڕۆشنایی دەنجی
دەنجی بۆ گەاندنی ڕخنە و پێشنیارەکانتان بۆ دەستکەوتنی کتێبەکانی کتێبخانەی ڕۆشنایی دەنجی پەیوەندی بکەن بە ژمارە تەلەفۆنەکانی کۆڕک 0 442 08 زین 0 782 442 08 بەڕێوەبەری کتێبخانەی ڕۆشنایی دەنجی هاوکار محەممەد. ڕۆشنایی دەنجی 35/2017 بەرامبەر بە 4 ڕەمەضانی 1438 کۆچی